ئێرە کۆمەڵگەیەکە لە خێمە و مرۆڤی نامۆ بەم جوگرافیایە کە لە جەنگ هەڵهاتوون. لەگەڵ چوونە ناو کامپی پەنابەراندا دیمەنی دەردەسەری و کوولەمەرگی خێزانەکان و ژیانی بێڕەنگی منداڵەکان بۆنی سووتووی جەنگت بیر ئەخاتەوە. ئێرە کامپی ئاوارەکانە لە ناحیەی تانجەڕۆ و دانیشتوانەکەی تێکەڵەیەکن لەو ئاوارە و پەنابەرانەی لە جەنگی داعش هەڵهاتوون. وضح بالكاميرا زين. هذا ما خلفه لنا داعش. لە کامێراکەدا با جوان پیشانی بدەم. ئەمە ئەوەیە کە داعش بۆی جێهێشتین و وێرانی کردین. خانۆکەشم لە هەمان دۆغدایە. 6 ساڵە من لەم کە پەدانیشتەجێم. نە حکومەت یارمەتی داوین نەقەرەبووی خانوو ئۆتۆمبیلەکانی کردوین. ئێستا خانوو ئۆتۆمبیل و کێڵگەکەم ڕۆیشتووە. ئەوان کە ئێواران لە دەرەوەی خێمەکانیاندا کۆ ئەبنەوە و ڕۆژەکانیان بەسەر ئەبەن، یادی ڕۆژانی پێش جەنگ دەکەنەوە کە هێشتا لەسەر ماڵ و حاڵی خۆیان بوون. حياتنا كانت هناك احنا خيرنا كثير، احنا كنا عشاير. ژیانمان لەوێ خۆش بوو، ئێمە خانەدان بووین، لە خێروبێردا بووین. ئەرزەی 25 دۆنم و 40 دۆنممان هەبوو، کێشەی گوزەرانمان نەبوو، خاوەن ماڵ و مڵک بووین. هەر لە منداڵیەوە ئیش دەکرد و داهاتووی خۆت بنیادەنا. تراژیدیای ژیانی ئاوارەی بۆ ئەوان یەک و دوان نین، بەڵکو ژیانی نێو خێمەکان بە یەکجاری تراژیدیایە بۆیان و بەهۆی ناسەقامگیری و لە ناوچوونی خان و مڵکەکانیشیانەوە ئەم خێمانە بە گونجاوتر دەزانن بۆ ژیان وەک لە گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان. وعانینا معانات. ئەو ئازارانەی ئێمە چێشتمان تەنها خوددا ئاگای لێیە. لەو خێمانەدا هەمووی قوڕ بوو، تەوالەتێکمان هەبوو تەنها هەمووی نۆرەی بۆ ئەگرت. ئەو خێمانەی هەمان بوو زیاد لە 10 جار ئاگریان گرت. خەڵکی تێدا سوتا، منداڵی تێدا سوتا. گەرچی بژێوی ژیانی ئەوان لەسەر کرێکاری ڕۆژانەیانە لەم ناوچەیە، بەڵام ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و وەستانی زۆرێک لە بازرگانیەکان و هەلی کار، ئەوان جارێکی تر ڕوبەڕووی سەختی دەبنەوە لە تێرکردنی سکی منداڵەکانیان. ئێمە لەسەر کاری ڕۆژانە ئەژین. کوڕەکەت ڕۆژێ ئەڕواتە سلێمانی بۆ کرێکاری و تۆش نانەخۆی. ئەگەر کوڕەکەت ئیش نەکات تۆش هیچت نابێ بیخۆی و ئەمرید لەبەرسە. زۆرینەی دانیشتوانی ئەم خێمانە پارەی پێ نییە پارەی مۆلیدەی کارەبا بدات. بەپێی نوێترین داتاکانی UNHCR کە لە سەرەتای ساڵی 2020دا بڵاوی کردوونەتەوە، عێراق نزیکەی 250,000 پەنابەری سووری لەخۆ دەگرێت و نزیکەی 300,000 ئاواری ناوخۆش هەن کە زۆرینەیان لە هەرێمی کوردستان دانیشتەجێ بوون. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.